حاڵی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە دیدی فراکسیۆنی کۆمەڵ لە حاڵی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتیەکەی باشتر نییە و یەکێکە لە شکست خواردووترین کابینەکانی حکوومەت بە جۆرێک بێدەسەڵات و دەسەوسانە لە ئاسی خواستەکانی خەڵکدا کە جگە لە قسە و کۆبوونەوەی بێئەنجام هیچی دیکەی لەدەست نەهاتووە. فراکسیۆنی کۆمەڵ پێی وایە لە سایی دەسەڵاتێکی سێقۆڵی کە ئیداری حکوومەت دەدەن هیچ دەستگا و دامەزراوەیەک نەماوەتەوە دەست و هەژمونی حیزب و بەرژەوەندی کۆمپانیەکانی حیزبی تێدا نەبێ بە جۆرێک هەژمونی حیزبی و شەخسی یەکێتی و پارتی و تەنانەت بەرپرسە باڵەکانیشیان تەواوی جونگە هەستیارەکانی حکوومەتی گرتوێتەوە و هێزی پێشمەرگە و باقی هێزە ئەمنی و هەواڵگریەکانی بوونەتە هێزی حیزب و شەخص و بنەماڵە و لە هەر ناکۆکی و ململانێکی نێوانیاندا ئەو هێز و دەستگایانە دەبنە بەشێک لە شەڕ و دەکەونە بەیاننامە دەرکردن هەر لایەک دژ بە لایەکەی دیکە. دادگاکان و داواکاری گشتی لەژێر دەسەڵاتی ئەم حکوومەتەدا بۆتە هۆکارێک بۆ تۆڵەکردنەوە و کبکردنی دەنگی ناڕازی و شاردنەوەی دۆسیە هەستیارەکانی گەندەڵی بە جۆرێک ئەم دامەزراوە گرنگە یاساییانە دەسەمۆ کراون لە ماوەی 30 ساڵی دەسەڵاتدارەتێکی شکست خواردووی پڕ لە گەندەڵی و خۆرەخکاریدا نەیانتوانیوە یەک بەرپرسی گەندەڵ بدەنە دادگا و هەر سکاڵا و دۆسەیەکیش لەسەر هەر بەرپرسێکی دەستڕۆیشتی حکومی یان حیزبی بوو بێت بە بێسەر و شوێنکردن و داخستنی کۆتایی هاتووە کە ئەمە لە دیدی فراکسیۆنی کۆمەڵدا کارەساتی گەورەی لە کۆمەڵگە و سیستەمی سیاسیدا دروست کردووە و بۆتە هۆی دروستبوونی دەیان تۆڕی هاوشێوەی مافیا کە پێگە و دەسەڵات و هەژمونیان لەسەر و توانای حکوومەتی شەوەیە و زۆر جاریش حکوومەت خۆی بۆتە پارێزەری بەرژەوەندی ئەوانە. فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان پێی وایە ناشەفافیت لە داهاتی نەوت و دەواازە سنووریەکان و سەرجەم داهاتەکانی دیکەی ناوخۆ یەکێکە لە سیما هەرە ناشرینەکانی حکوومەتە یەک لە دوای یەکەکانی پارتی و یەکێتی و لە کابینەی نۆیەمیشدا ناشەفافیت و بەفیڕۆدانی سامانی گشتی چەند قاتی پێشوو زیادی کردووە. بەپێی بەڵگەنامە و بە دوواداچوونەکان کە لە ئەرشیفی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان پارێزراون جیا لەو دەواازە سنووریانەی بە فەرمی مڵکی حکوومەتن حیزب و بەرپرسە دەستڕۆشتەکانی لە هەردوو ناوچەی نەفوزی پارتی و یەکێتی دەواازەی سنووری تایبەت بە خۆیان و کۆمپانیەکانیان هەیە و ئەو دەواازە حیزبیانە ڕێگایەکیشن بۆ هێنانی کەلوپەلی قاچاق و ماوە بەسەرچوو. ئەو بەڵگەنامانەی دەستی فراکسیۆنی کۆمەڵ کەوتون ئەوە دەردەخەن لەگەڵەوەی بەشێکی زۆری داهاتی دەواازە سنووریەکانی حاجی ئۆمەران و ئیبراهیم خەلیل و باشماخ و پەرۆزخان دیار نییە و حیزب دەستی لە بێسەر و شوێنکردنیاندا هەیە. حیزبە پێگەنەرەکانی حکوومەت دەیان کۆمپانیایان بە ناوی جیاجیاوە لەو دەواازە سنووریانە داناوە و هەر یەکەیان بە ناوێکەوە خەریکی وەرگرتنی باج و سەرانن لە خەڵک. لە داهاتی ئەو باج و سەرانەیەش ڕێژەی 180 بۆ خۆیان و کەمتر لە 120 دەگەڕێنەوە بۆ خەزانەکانی حکوومەت و وەزارەتی دارایی. پێدانی ئاو کارەبای خەڵک بە کۆمپانیەکانی حیزب یەکێکی دیکەیە لە ڕێگاکانی پارە کۆکردنەوە و دوای ئەوەی پێوەری ئاوی ماڵانیان بەو هەموو کەم و کورتیەوەدا بە کۆمپانیەکانی خۆیان وەزارەتی کارەباش بڕیاری داوە پارەی کارەباش بداتە کۆمپانیەکان و لە تازەترین هەنگاویشدا بۆ بە کۆمپانیاکردنی حکوومەت و وەزارەتەکانی کڕینەوەی گەنمی جوتیاران دراوە بە دوو کۆمپانیای سەر بە پارتی و یەکێتی بەپێی بەڵگەنامەیەکی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ڕێگە نەدراوە هیچ کۆمپانیایەکی دیکە لە کڕینەوەی گەنمی زیادەی جوتیاراندا بەشداری بکات و پرۆژەکە قۆرخ کراوە تەنها بۆ ئەو دوو کۆمپانیایی پارتی و یەکێتی کە یەکێکیان لە هەولێر و ئەوی دیکەیان لە سلێمانیە. بەپێی بە دوواداچوونێکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان سەبارەت بە زیادبوونی نائاسایی ڕێژەی سەرمایەدار و کۆمپانیا بە تایبەتی لەم دۆخە پڕقەیرانەدا لە دەست بەکاربوونی کابینەی نۆیەمەوە ژمارەیەک سەرمایەدار و دەوڵەمەند و بازرگان دروست بوون کە سەرمایەکانیان سەر و 100 ملیۆن دۆلارە و نزیک بە 6 کۆمپانیاش کە نزیکن لە حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان سەرمایەکانیان نزیک بە 10 ملیارد دۆلارە. ئەمانە بە ناوی کەرتی تایبەت و وەبەرهێنانەوە ڕۆژێک گیرفانی خەڵک و داهاتی نەوت و دەواازە سنووریەکان و زەویە گرانبەهاکانی سەنتەری پارێزگاکان تاڵانەکەن ڕۆژێکش دەکرێنە فریادڕەس و هاوکاری دارایی و قەرز بە حکوومەت دەدەن. ڕەخنەکانی فراکسیۆنی کۆمەڵ تەنها بۆ ڕاگەیاندن و مزایەدەی سیاسی نەبوون بەڵکو خاوەنی پرۆژەی بەدیلی خۆی بووە و لە زاری سەرۆکی فراکسیۆنەکەیەوە وەک دڵسۆزیەک بۆ خەڵک و سوکردنی باری سەرشانیان ڕایگەیاندووە. داهاتی هەرێمی کوردستان بەشی تەواوی موچە و بەگەڕخستنەوەی پرۆژە خزمەت گوزاریەکانیش دەکا ئەگەر لە دەستێکی ئەمیندا بێ. بۆیە ئێمە ئامادەین دۆسەی دارایی و کۆکردنەوەی داهات بگرینە ئەستۆ بەو مەرجەی هیچ کەس و لایەنێک دەست نەهێنێتە ڕێمان و کۆسپ و لەمپەر دروست نەکا. ئەگەر نەمانتوانی بیسەلمێنین کە داهاتێکی یەکجار زۆر هەیە ئەوە هەم داوای لێبوردن دەکەین هەم دەست لە ئەندامەتی پەرلەمانیش دەکێشینەوە. کاکە فەرموون ئەم داهاتی هەرێمی کوردستان داهاتەکەی باشە بار هەدەسی ئێمە بکەن بۆ ماوەی چەند
بۆ ماوەی ساڵێک بەڵام بەبێ ئەوەی کە دەست بێنە ڕێمان لە چاکسازی تێداکردن لە بڕینی پارە و بودجەی نایاسایی کە بۆ ئەم کەناڵ بۆ ئەم حیزب بۆ ئەم ڕێکخراوە مەڵبەند و لە قەبچێ دەست نهێنە ڕێت و ڕێگری لێ نەکەن و ئازادبی مەسەن ئەو کاتەی ئێمەش ناڵێن بە هەر ئەمن و ئەتوتەبان با کاکە لیژنێکی باڵاشە بێ چاودێری بکە کە بزانین داخۆیمە ئەو داهاتێکە هەیە هەموو کۆ بکرێتەوە و بە شێوەیەکی دادگەرانە بەشە سێکتەرەکان دابش بکرێت ئەگەر داهاتی هەرێمی کوردستان بەشی موسە و بودجەی ئەم هەرێمی کوردستانی نەکرد ئەوەی کە تا ئێستا ئێمە گوتمانە دوور لە هەموو لایەک ناڕاز بووە. بەڵام ئێستاشی لەگەڵدا بێ حکوومەتی هەرێمی کوردستان توانای وەڵامدانەوەی ئەو تەحەدا و دەست پێشخەری فراکسیۆنی کۆمەڵ و سەرۆکەکەیان نەبوو.